بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. دایکان باوکانی بەڕێز و خۆشەویست، منداڵە جگەرگۆشەکان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر مولایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. دەستخۆشی لە ئەو دایک و باوکە بەڕێزانە دەکەم کە بەڕاستی بە ئەرکێکی گەورەی سەرشانی خۆیان هەستاون، منداڵەکانیان ناردووە بۆی کە منداڵەکانیان بەشێک لە پەروەردەی ئیسلامی کە ئەسڵێکە لە ژیانی هەموو تاچێکدا، ئەسڵێکە لە ژیانی هەموو لایەکماندا، لەو ماوەیەی کە عوتڵەی هاوینەیە ئیستیفادە بکەن و قازانج بکەن و ئەخلاق و ڕەوشتێکی جوان فێر بن. برایانی بەڕێزم، خوشکانی ئازیز، معلومی جەنابی مامۆستایانە کە لێرانە تەشریفیان بەشێکیان دانیشتوون بە ڕوخسەتیوان. خوای گەورە تەبارەک و تەعالە لە قورئانی پیرۆزدا بە دوو شێوە باسی ماڵ و منداڵ دەکاتن، بە تایبەتی منداڵیش لە شوێنێک بە جوانی و ڕازاوە باسی دەکاتن. المال والبنون زینة الحياة الدنيا. بالفعل ماڵ بە منداڵان دەڕازێتەوە، جوان دەبێ، خۆش دەبێ، ئاوەدان دەبێتەوە. لەبەرەوەش تەماشە دەکەی بە تایبەتی منداڵ کە بچووکە ئەو ماڵە دەکاتە بەهەشت. لە شوێنێکی دیکەدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە منداڵی بە دوژمن لە قەڵەم داوە، منداڵی بە دوژمن لە قەڵەم داوە. لێرانە هەڵوەستەیەکی کورد چۆن منداڵ بەو ڕازاوەیی و بەو ئێسکسوچی و بەو خۆشەویستیە بمینیتەوە تاوەکو وەفات دەکا وەکەی منداڵیش دەبێتە دوژمن. لە واقعی خۆشمان ئەگەر زۆر بەوردی تەماشە بکەن هەردووچی دەبینن. خۆشەویستانی خۆ، ئینسانی موسڵمان، ئینسانی ئیماندار ئەگەر بە ئەرچی سەرشانی خۆی هەستێتن، پەروەردەی منداڵەکانی خۆی بەڕێک و پێچی بکاتن، فێری کاتن کە ئەو منداڵە کۆمەڵە ئەرکێکی لە سەرشانە، بەرامبەر بەخوا، بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەرامبەر بە دایک و باوکی، بەرامبەر بە جیرانەکانی، بەرامبەر بە ڕەفیقەکانی، بەرامبەر بە کۆمەڵگە، بەرامبەر بە خاک و ئاو و وڵات و نیشتیمان، کۆمەڵە حەقێکە لە سەرشانی ئینسانە. ئەگەر ئینسان بەڕێک و پێچی ئەو منداڵە فێر کرا، ئەو منداڵە متەزین دەردەچێتن، ئەو منداڵە منداڵێکی گوێگر دەبێتن، منداڵێکی بەسوود و کەلک دەبێت، منداڵێک دەبێتن دایک و باوکی لە بەردەستی ئیسراحەت دەکەن. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بوو، بە تایبەتی خوشکە بەڕێزەکانی خۆم، باوکە بەڕێزەکان، بەداخەوە دەڵێم، زۆر بەداخەوە دەڵێم، سیستەمی پەروەردەی ئەمڕۆ لە بەرژەوەندی ماڵ و منداڵی کەسماندا نییە. تەکنۆلۆجیای ئەمڕۆ لە بەرژەوەندی ماڵ و منداڵی کەسماندا نییە. بۆ وەرە تەماشەی ئەو مەکتەبانەکە کە مەکتەبی ئەهلین کە پارە وەردەگرن، سەر بە وەزارەتن، سیستەمی پەروەردەیان، سیستەمی دەرزگوتنەوەیان، ڕێژەی گرنگیدان بە قوتابیان لەگەڵ ئەو مەکتەبانەی کە مەکتەبی وەکو بڵێ پارە وەرناگرن و مەکتەبێکی حکومین، ئاسمان و ڕێسمانی فەرقە. لە ڕووی ژمارەی قوتابیانەوە لە پۆلدا، لە ڕووی ئیهتیمامی مامۆستایان بە قوتابیەکان، لە ڕووی پەروەردەی مامۆستایان بۆ قوتابیەکان، و لە ڕووی لێپرسینەوەی مامۆستایان لە قوتابیەکان، و لە ڕووی گرنگیدانی دروستکردنی ڕەبط و عیلاقەی مامۆستا لەگەڵ دایک و باوکی ئەو قوتابیەی. یعنی تەماشە دەکەی منداڵەکەت هیچ عیبی نەبوو، منداڵەکەت زۆر ڕێک و پێک بوو، چووە قوتابخانە تەماشە دەکەی منداڵێکی دیکە دەرچووە، نا ئەخلاقی وەکو خۆی ماوە، نا ئەدەبی وەکو خۆی ماوە، نا عیلم و زانستی وەکو خۆی ماوە،
هیچ شتێک وەکو خۆی نەماوە لە جیاتی بەرەو پێش بڕوا ئەگەر بۆ خۆت ئاگات لێ نەبێتن بەرەو دواوە دەگەڕێتەوە. بەڵام قەناعەتم وایە زۆر لە دایک و باوکان کە ئێستانەکە ئەرچیان زۆر قوڕسترا، ئێستانەکە باوک و دایک حەریسن منداڵەکە کە دێتەوە دەبێ چی خراپ فێر بوو بێتن بۆی کە ئیشی لەسەر بکە ئەو خراپەیە کە فێری بۆ چاچی کاتەوە بۆی ڕاست کاتەوە. ئەو جا تەماشەکە تەکنۆلۆجیای ئەمڕۆکە خوشکە بە ڕێزەکانی خۆم باوکانی بەڕێزم بەداخەوە یانی هەمووتان دەیبینن قەناعەتم وایە دڵی هەمووتان ژان دەکاتن. منداڵێکی گچکەی ئاوە کە هێشتانەکە بە تەواوەتی پاک و خاوێنی خۆی لێک ناکاتەوە، باوکی مۆبایلێکی هەستیاری بۆ دەکڕیتن، دایکی بۆی دەکڕیتن، خەتێکی ئینتەرنێتیشی بۆ داخیل دەکاتن و تەسلیمی دەکات. بزانە ئەو منداڵە چی بەسەر دێت، ئەخلاقی ئەو منداڵە چی بەسەر دێتن. یعنی ئەگەر هات و ئینسان عاتیفەکەی زاڵ کرد بەسەر حەز و ئارەزوەکانی منداڵەکەیدا، منداڵەکە دوژمن دەردەچێتن. ئەو منداڵەی کە تۆ خۆشەویستی و عاتفەکە وات لێ دەکاتن هەرچی داوای کرد بۆت کرد و ئەو منداڵە چاک و خراپ لێک ناکاتەوە، بە دوای ئارەزوەکان و شەهەواتی ناو فەیسبوک و ئەنتەرنێت و چی و چیودا دەڕواتن، ئەو منداڵەکە گەورە بوو دەبێتە دوژمنی دایک و باوکی خۆی، دەبێتە دوژمنی برا گەورەکەی خۆی، دەبێتە دوژمنی کۆمەلگە و مجتەمەعەکەی خۆی. لەبەرەوەی بەڕاستی زۆر گرینگە، زۆر زەرورە ئەو جۆرە دەورانە، ئەو جۆرە خولانە وجودی منداڵەکان هەبێتن و ئەو منداڵانەی کە لەسەر جادە و کۆڵانەکان کەوتون و شەڕەشەق دەکەن لێرانە مامۆستایەک فێری ئەدەب و فێری سەلام و فێری فاتحا و فێری دەست و نوێژ و فێری قورئانیان بکاتن. چەند جێی دڵخۆشیە، دەبێمە مەمنونی خوا بین مامۆستایانێک خۆبەخشانە ئەو فەراغەی کە دروست ببوو منداڵەکانمان پڕیکەنەوە. خۆشەویستانی خۆ، مجتەمەعی یابان لە مەقالەیەکی خوێنمەوە دەڵێ یابان بۆ پێشکەوتووە، خۆ موسڵمان نین، یعنی لە شرکەکەشیاندا ئیوا هەیە هەر زۆر متەخەلیفە، یعنی شتی وا دەپەرستێتن بە عەقڵت داناشێت، بەڵام هاتوون تەرکیزیان لەسەر پەروەردەی منداڵ کردوتەوە. دەڵێ 6 ساڵ لە یابان بەس تەرکیز لەسەر پەروەردە دەکاتەوە، بەلای تەعلیم داناڕوا جارێ بەس فێری پەروەردەی دەکاتن، ئەخلاق، پاک و خاوێنی، ڕێزگرتن، خۆشەویستی، ئەوانە هەمووی کۆمەڵە مەبادیەکن لە لای ئەو منداڵە تەجسید دەکرێتن. لەبەرەوەش دەڵێ بڕۆ مەکتەبەکانی یابان تەماشەکە فەراشێکی تێدا نییە، بڕۆ مەکتەبەکانی مە تەماشەکە، مەکتەبی وایە 20 فەراشی بۆ تاعین کراوە، 25 فەراشی بۆ تاعین کراوە، بەڵام دوی فەقیر، لەبەرەوەی فەقیرن کەس پاڵپشتیانی ئەو دوانە دەوام دەکەن. ئەوەی کە دەوامیش دەکاتن تەماشە دەکەی هەر شوێنێکی دەچی یەک دنیا تۆزی لەسەر کەوتووە، بارکی خۆی هەڵناستیتن. مزگەوتەکانمان بە هەمان شێوە، خەستەخانەکانمان بە هەمان شێوە. والله کابرا سوێندی دەخوارد دەیگۆ مامۆستا قەسەم بەخوا مەکتەبی وا هەیە 20 تەڵەبەی هەیە 48 فەراشی هەن، 48 فەراش لە مقابلی 20 تەڵەبەی. بەڵام تەماشە دەکەی وێرانەیە خزمەت ناکرێتن، بەس لەوێن دەرێت فەراشیان نین. ئەدی منداڵەکانیان فێر کردوون بۆ خۆیان پاک و خاوێنی پۆلەکەی خۆیان ڕابگرن، بۆ خۆیان خزمەتی خۆیان بکەن، بەڵام مامۆستاکەیان دەپێشیاندایە، مامۆستاکەیان لەگەڵەوان گەسکی بەدەستە، شوێنەکەی خۆی خاوێن دەکاتەوە، مێزەکەی خۆی خاوێن دەکاتەوە، قوتابیەکانیش بە هەمان شێوە. ئەو قوتابخانەیەوەکو گوڵڕاگیراوە، دەقەی یەکەم بەس پاک و خاوێنیە. ئەوجا منداڵەکان فێری پاک و خاوێنی دەکرێت، فێری ئەوە دەکرێن ئێتیمان بە جلوبەرجی بداتن، ئێتیمان بە سەر و سیمای بداتن، ئێتیمان بە دەم و ددانی بداتن، ئێتیمان بە نووسنی بداتن. بەرنامەیان بۆ داناوە منداڵ دەبێت چەند تەماشای تەلەڤیزیۆن بکاتن، دەبێت چەند خۆی بە تەکنۆلۆجیا و مەشغوڵ بکاتن. ئەوەی ئێمە لەسەر گازی پشلەی کەوتۆ دایکی باوکی هەر خواخوایەتیوە خەبەر نێ،
سڕ بووە لەبەر پاپا، سڕ بووە لەبەر تەلەڤیزیۆن، بۆ چکە گەوە خۆی بێتەوە ماڵەکەی کاول دەکات، دەڵێنەوە لە هەر بەوەی سڕ بێت چاکە. لەبەرەوە دایکانی بەڕێزم، باوکانی ئازیز، بەڕاستی منداڵ یان دەبێتە بەڵایەکی گەورە بۆمان لە دنیا و لە دوا ڕۆژدا، یان دەبێتە دارێکی بەبەر بۆمان لە دنیا و لە دوا ڕۆژدا. تەماشەکە بەشێکی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە دەیبینن، ئەو خەڵکەی کە دەکوژرێتن، ئەو عائیلانەی کە کێشیان لێ دروست دەبێت، ئەو شەڕەی کە دروست دەبێت لە مابەینی دوو جیران، هەمووی هۆکارەکەی چییە؟ ئەو منداڵاڵن کە بە سەقەتی پەروەردەکراون. ڕوحی لێبوردەیی و ڕوحی گەردەن ئازایی و ڕوحی چاوپۆشیان لە ناخدا دروست نەکراوە، فێر نەکراوە گەر کەسێک غەڵەتی بەرامبەر کرد بڵێ کاکە گەردەنت ئازا بێتن، کاکە خوا عافوت کاتن، لێت خۆش بوو. نا، ئەگەر شەقێکی لێدا ئەو دەچێتەوە لە ماڵی سیلاحی بابەکەی دینیتن مەخزنێکی لێ بەتاڵ دەکاتەوە. ئەگەر ئەو بە سیارە بە تەنشی داڕۆی پشتی وێکەوتن، ئەو دەچی بە سیارە خۆ بە سیارەکەوی دادەداتن. پێشم خۆش نییە نمونان بینەوە دەنا لەو حەوزی سۆرانی خۆمان نمونە گەلێک زۆرن. منداڵ لە ئێستاوە دەبی فێر بکرێتن، ڕێز لە مقابلی بنێتن، لە ئێستاوە فێر بکرێتن لێبوردە بێتن، لە ئێستاوە فێر بێتن کەسێک غەڵەتی بەرامبەر کرد ئەو دڵی فراوان بێتن. لەبەرەوەی بەڕاستی ئێمە ئەولاترین کە وەکو کۆمەڵگەی یابان پێشکەوتوو باینە، بۆ چکە دینەکەمان وا دەڵێتن. یەکەم ئاەت کە بۆ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام هاتۆتە خوارەوە چه ئاەتێک بووە؟ ئیقڕە، بخوێنە. دینی ئێمە دینی علم و زانست و پێشکەوتنە، بەڵام بەداخەوە دەڵێم چونکە دەستبەرداری دینەکەمان بووین، نە عیلمە و نە زانستە و نە پێشکەوتنیشە، لە هەموو دینێک بووین. لەبەرەوە بەڕاستی دووبارە و سێبارە ئەمن بە ناوی ئێوەوە زۆر سوپاسی برانی ئەنجومەنی سۆران دەکەم. خوای گەورە پاداشتیان داتەوە، خوای گەورە مۆفەقیان بکە، خوای گەورە سەربەرزیان بکە، بە ئەرچی ئێوە هەستاون، بە ئەرچی ئێوە هەستاون، لە جیاتی ئێوە خۆیان ماندوو کردووە. وەوەکو ئەو ئاەتەی کە خوای پەروەردگاریش دەفەرمێ لا نوریدو منکم جەزاء ولا شکوورا. بەڕاستی لە مقابلی ئەو پەروەردەیەدا نە داوای مقابل دەکەن، نە داوای ئەوە دەکەن کە سوپاس و ستایشیان بکرێتن، پاداشتیان لە خوای پەروەردگار دەبێتن تەبارەک و تەعالە. وەخوا زیارم ئەو منداڵە چاوگەشانە بەردەوام بن، چونکە پەروەردە بە دەورەیەک و دوو دەورە و سێ دەورە و چار دەورە ناکرێتن. پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە، پەروەردە پرۆسەیەکی بەردەوامە، دەبێ ئەو منداڵە چاوگەشانە بەردەوام بن. لەبەرەوە پێشنیار دەکەم بۆ ئەو مامۆستا بەڕێزانە، بەڵێ ئەرکێکی قورسە بۆوان، یعنی لە خیلالی مانجێکە دوو مانجێکە کۆتایی بەو قەزیەی نینن، ڕەبط و عیلاقەیان لەگەڵ ئەو گەنجە جوانانە بمێنێتن. بۆ نمونە گەر مەکتەبیش دابدرێتەوە هەفتەی سەعاتێک لە خزمەتی منداڵەکان دابن، بۆی کە ئەوەی کە فێری بوون بۆیان پشتڕاست بکەنەوە گەشتی چاکە، ئەوەی کە خوا نەخواستا لێی دابڕاون و فکریان بێننەوە. ئەوەش ئەرچی ئێوەی باوکە، یعنی هەفتەی ئەگەر سەعاتێکیش بێتن، ئەوە قەناعەتم وایە ئەو پرۆسەی پەروەردەیە بەردەوام دەبێتن و لە کاتی عوتڵە و لە کاتی دەوامیش کە نەبوو کاتەکەی زیاتر بکەن. ئەمن دووبارە و سێبارە بە خێراتنیەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم وەخوا زیارم ئەو منداڵانەتان بۆتان ببنە داری بەری، وەکەی دەبنە داری بەری ئەو منداڵانە کە ساڵح بن، کە لە خوا ترس بن، کە بۆ خوا سوڵحاو بن. ئەو کاتەی وەڵی بەزەیان بێ ئێوەش دادێتەوە کە پیر بوون، کە کەوتنە ناو دەستان، ئەو منداڵانە خزمەتتان دەکەن. بەڵام ئەگەر پێچەوانەکە بوو واللهی ئەو منداڵانە دەبنە دوژمنی سەرسەختی دایک و باوچیان، و دایک و باوچیان بێزار دەبن لە بەردەستیان. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوسی فتە بەرزەکانی خۆت کە منداڵەکانمان ساڵح بکەی، خوایە منداڵەکانمان بکەیە زوڕیەتێکی ساڵح، و بیانکەیە زەخیرەیەک بۆ دنیا و دوا ڕۆژمان، و بیانکەیە سەدەقەی جاریە لە دوای مردنی خۆمان یا ڕەب العالەمین. و دووبارە سوپاسی برایانی ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی دەکەم، دەستیان خۆش بێتن، خوا پاداشتیان داتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.